بەناوی کەسابەتکردن و کڕینی ئامێری لیزەر ژنێک لە قەزای دەربەندیخان نزیکەی 190 دەفتەر دۆلاری لە کۆمەڵێک کەس کۆ کردوێتەوە و پێیوتون کە مانگانە قازانجی خۆیان پێدەداتەوە. ئەم ژنە چەند ڕۆژێکە دەستگیر کراوە و من سەرقاڵی بە دوواداچوون بووم. نوێترین زانیاریەکانتان لەسەر کەیسەوە ئافرەتە پێڵێم 11 کەس لەسەر ئەو کەیسە دەستگیر کراون. ئەو ژنە هاوسەرگیری کردووە و خاوەنی دوو منداڵە، خۆی و هاوسەرەکەی لەگەڵ دایکی و لەگەڵ باپیری و لەگەڵ دوو خاڵیدا دەستگیر کراون لەگەڵ کۆمەڵێک کەسی دیکە کە پەیوەندیان بە بابەتەکەەوە هەیە. بە کۆی گشتی 11 کەس دەستگیر کراون لەسەر ئەو کەیسا، چواریان ژنن و حوتەکەی دیکە پیاون. ئەمڕۆ ڕۆشنە تا بەردەم دادگاییان هەبووە. یەکێک لەو 11 کەسە بە بڕیاری دادوەر بە کەفالەت ئازاد کراوە. دە کەسەکەی دیکە جارێک لە زیندان ماونەتەوە و دیار نییە کەیسەکەیان چی لێ بەسەر دێت. ئەم ئافرەتە پارەی لە کۆمەڵێک کەس کۆ کردوێتەوە. یەکەم کەس کە سکاڵای کردووە، کەسێک بۆ لە شاری سلێمانی ڕۆشتووە سکاڵای لەم ئافرەتە کردووە کە نزیکەی 18 دەفتەر دۆلاری داوە بەم ژنە بۆ ئەوەی کەسابەتی پێ بکات و مانگانە بڕەپارەی قازانجی پێ بداتەوە، بەڵام هیچ شتێکی دیار نەبووە. دیارە بە پێ و سەرچاوانەی من قسەم لەگەڵا کرد. ئەم ئافرەتە پارەی لەو کەسانە وەرگرتووە، کەسی وا هەبووە لە ماوەی 24 کاتژمێردا 124 وەرەقە قازانجی پێداوەتەوە. ئەمە ژوای کردووە تەماح بکەوێتە بەر کەسانی دیکە و پارەی دیکەی بۆ بێنن. ئەم ئافرەتە دیار نییە تاوەکو ئێستا پارەکەی چی لێ کردووە. سەرەتا لە پۆلیس کە دەستگیر کراوە وتوێتی پارەکان ماون هەمووی، بەڵام دواتر بە پێ و سەرچاوی قسەی بۆ من کرد ئێستا قسەکانی گۆڕیوە و ئەڵێ پارەکان نەماوە. هەر جارێک قسەیەک ئەکا لە بەردەم دادوەریشە. تاوەکو ئێستا ئەو زانیاریانەی کە نوێترین زانیاری بن لەسەر ئەو کەیسە وەکو باسم لێوە کرد، ئەمڕۆ بە کەفالەت لە دادگا کەسێک لەو 11 کەسەی کە وەک باسم لێوە کرد دەستگیر کرابوون دانێکیان ئازاد کراوە. دە کەسەکەی دیکە تاوەکو ئێستا لە زینداندان. ئەو ئەو 11 کەسە کە دەستگیر کرابوون، ئەو ژنەیە کە پاری لە خەڵکەکە کۆ کرد بۆ بە ناوی کڕینی ئامێری لیزەر و دواتر مانگانە قازانجیان پێدەداتەوە، لەگەڵ هاوسەرەکەی و دایکی و باپیری و دوو خاڵی دیکە دەستگیر کراون و ئەوانی دیکە پەیوەندیدار بوون بە کەیسەکەەوە، بۆیە فەرمانی دەستگیرکردن بۆ وانیش دەرچووە. کۆوە خەڵکی زۆر هەیە کە پارەیان بەم ئافرەتە داوە، وەک ئەوەی من بەدەستم گەیشتەوە کۆمەڵێک گوتویانە سکاڵا ناکەین بۆ ئەوەی ئابڕوومان نەچێ، پارەکە بە بۆ خۆت و هیچ سکاڵایەک تۆمار ناکەن لە لای پۆلیس. و کەسی دیکە زۆر لەم کەیسەوە تێوە گلاون. تاوەکو ئێستا 11 کەس دەستگیر کراون و دیار نییە ئەم دۆسەیە بەکوێ دەگات و ئەو پارانەش کە ئەو ئافرەتە وەریگرتووە دیار نییە چی لێ بەسەر هێناوە.